ئەمانەیە ئیدی دارستانەکان نەسووتێ پاوەنەکان نەسووتێ جاندارەکان لە ناو نەبرێ ئێمە ئەمانەوێ شۆڕشێکی فەرهەنگی لە کوردستانە هەڵبجیسێنین کە کتێب لەگەڵ خەڵکدا ئاشکەینەوە بیانکەین بە هاوڕێی یەک ئەمانەوێت تاکی کورد لەگەڵ سوشت و ژینگەی خۆیدا ئاشکەینەوە ئێمە خۆشبەختانە هەقی هیچ دیانەتێک هیچ ئاینێکی کەمانیە و دژاتی هیچ کەسێکیش ناکەین بەڵام تەنها ئەوەنا کە ئێمە زەردەشتی بووین ئەمانەوەی ڕای بگەینین بە خەڵک کە ئێمە زەردەشتی بووین 3000 ساڵ لەمەوە پێش ئێمە زەردەشتی بووین و کە کورد زەردەشتیەوە بگەڕێتەوە سەر نەژاد و ڕەچەڵێکی خۆی مەبەست لەمە قسەکردنە لەسەر مێژووی کورد و خاوەندارەتی کرد لە مێژوو فەرهەنگ و ئاینەکانی کوردی واتە دەستپێکردنی جەبهەیەکی قەومی مشتەرەکی ئاینی هەم ئاینی و هەم قەومی مشتەرەک لە نێوان هەموو پێکاتەکانی کوردستاندا یا لە کورد لە هەر جێگەیەکدا بۆ ڕەبوردنەوەی هەم تیرۆر هەم بۆ لێکترازانی بە یەکۆژیانێکی ئاشتیانە واتە بۆ بە یەکۆژیانێکی ئاشتیانەوە خاوەندارەتیکردنەوە لە مێژوو ئەگەر تۆ بێت سەیری ئەوە بکەیت کە لە مێژا کوردچی وە دەبینی کورد مێژوێکی ئەوتۆی بۆ نامێنێتەوە بۆیە ئێمە وەک زەردەشتیان دین و خاوەندارەتی لە مێژوو دەکەینەوە سۆمەریەکان و میدیەکان و ساسانەکان و کوردی ئێستا هەموو بەیەکەوە دەبەستێت ئەمە کاری مۆزەخانەی کەلتوری لە بزێڕین کە دەکەوێتە گەڕەکی بەرقشڵا بەشێکە لە گەڕەکی بەفریقەندی یەشێکە لە گەڕەکە کۆنەکانی شاری کۆیە ساڵێک و 3 مانگە دامەزراوە ئەو مۆزەخانەیە لە خانووی ماڵی دکتۆرە عاتیە لە بزێڕین یا دکتۆرە عاتیە حەمەسەعیدا کە خانووەکەی ئەوانەوە زۆربەی کەلوپەلەکەش بەسەرەتا بناغەکەی لەسەر بنەماڵی ئەوان دامەزراوە وە مەبەستیش لێرە پاراستن و ڕێزبەندکردن و ناساندنی پارچە کە لە پوریەکانە کەمتر پارچە شوێنەواریمان هەیە خۆمان لە قەرەی شوێنەوار نادەین زیاتر ئیشی ئەمەنیە زیاتر خۆمان لە ئیشی کە لە پوری دەدەین و لە مەبەستی دووەمیش لێرە ئەوەیە نەوەی تازە دێ ئەم ساڵ ڕەنگە دەیان خوێندنگا و باخچەی ساوایان هاتبن ئەلێرە پێمان ناساندون تەنانەت خەڵکی بیانیش زۆر دێن و کەناڵەکان ڕاگەیاندنیش دێن و بۆ کلیپ و تەمسیلی سووری لێ بیندرێ مصيف سيبا من احلى المصايف باربيل نجي هنا على مود نغير الجو لان حاره بغداد كلش ومن اروع المصايف ونقضي عطله هنا خصوصا اربيل هنا متوفر الامان شويه بغداد وضعها متدهور هالايام ونجي على مود الامان والجو كلش حلو اتمنى الكل يزوره Rovingê Sîpey yê nav şorê okrêda û rûjaneş gelek giştiyar tên bi taybet li Bexda û li menteqa Cinûbî tên. Neş şên bêjim yetmeş tên li Duhokê tên li Sileymaniyê tên li Hevlêrê beseke şên keyne nizbet şên bêjim Erab nûtil sedê tên. Evê Bexda min gotîn min îşaret pê dayê Bexda û Cinûbê.